چی پیرۆز دەکەین؟ بۆ نمونە لە کۆتاییدا گەڕانەوە بۆ ماڵێ. ببوورە شتێک هەبوو پێم چارە نەکرا. منیش لێرە چاوەڕێی تۆم دەکرد. تۆ باشی؟ باشم. شتێک بخۆینەوە. ئامادەشم کردووە. نەخۆینەوە؟ با بخۆینەوە. عیب نەبوو بۆم ئاوا لە ناکاو وەستاندمی؟ بێگومان نەخێر. حەز دەکەی با سەیری فیلم بکەین؟ باشە. سەیری چی بکەین؟ هەرچێک تۆ بتەوێ. هەموو شتێک من بڕیاری لەسەر دەدەم؟ هەموو شتێک. هەرچێکت بوێ. تۆ هەر کاتێک بتەوێ. بادە. چی بوو؟ شتێک بوو؟ چی لە مێشکتدایە؟ بچم دەست چاوم بشەم بێمەوە؟ ببوورە. ئەزەل؟ بەڵێ فەرموو تەلەفۆنی ئەزەل بەیڕاکتارە. بادە؟ ئەرێ ئەزەل لەوەیە؟ ئەزەل لە حەمامە چۆ دەست و چاوی بشووە. حەزەکەی بە منی بڵێ دوایی پێی دەڵێن. ئەیشان؟ چی بوو؟ ئەیشان پەیوەندی کرد. ئەیشان بوو؟ چۆن بوو؟ لەکوێ بوو؟ یەکسەر مەشغوڵ بوو. چی وت؟ ئەیشان لەکوێ بوو؟ لە تۆی پرسی. لە دواوە دەنگی پیاوێک هات دواتر یەکسەر داخرا. دەنجی کەنعان بوو؟ نازانم. دەنجی تووڕە بوو چۆن بوو؟ وتم نازانم. ئەیشان؟ ئەوە هاتم. ئەوە بوو لە ناو مێشکت؟ ئەیشان بوو؟ لەوانەیە ئێستا ئەو لە نێوچەوانی من شتێکی بەسەرات بێ. لەبەرەوە یارمەتیم منی داوە کەنعان لەوانەیە شتێکی دەکرد بێ نازانم بردوێتی بۆ چ شوێنێکیش. بیرم لای ئەو بەڵێ. تێگەیشتم. کەوایە بۆچی بە منت وت ئەم شەو لام بمێنەوە؟ ئەمە پێشتر بوو. پێشەوەی کەنعان ئەیشان بە ئەمە پێوتی.
دواتر پەیوەندیم کرد بەڵام توانی ئەشتم بدۆزمەوە. کەوایە با من بڕۆم. بۆکوێ؟ نامەوێت لات بم کاتی ئەیشان لە ناو مێشکتە. بۆیە ئەشانە نامێشکمە نەوەک شتێکی بەسەر بێ بادا. ئەگەر بیر لێو نەکەمەوە چی بکەم ئەوە تا لەلاتم. تەنها مەراقم کرد. تەواو تێگەیشتم. مەراقی بکە حەقتە بەڵام من لەگەڵ تۆ ئەوە یەکەم شەومانە. نامەوێت بیر لە ئەیشان بکەیتەوە. من شتێکی ترم. بەرحاڵ دەڕۆم. ئێستا چی؟ یانی تۆ تووڕە بووی؟ شتێک نەخۆینەوە؟ من ئەچم شتێک دێنم. باشە. بۆچی لەوێ دانیشتووی؟ من دەمەوێت ئەزەل. دەمەوێت بڵێم بۆیە لێرەم. ناخم ئاسوودەیە. پێویست بە دوودڵی ناکە. سیر کە منت بیرکەوێتەوە. بیرت کەوتەوە؟ بادا دڵنیای؟ کەوایە بۆچی دەدەرزی؟ تەلەفۆنەکەت لێدا؟ تازە بە تازە؟ ئەگەر شتێکی گرنگ بوو من وجدانم کار دەکات دەیهێنم.
نامەیەکی دەنگیت بۆ هاتووە. ئەسەن هاتمە دەرەوە دەرچوومە لە دەرەوە لە تەپاڕێم و هەرچێک دەکەی وەرە دەچمە ئەو شوێنە ئێستا لە ناو چێستاری بەها منت بر بۆ کۆگاکە ئەسەن تکایە وەرە. چی بووە؟ ئەیشان لەکەن عڕای کردووە. وەڵا زوو واز تێنە. چی؟ وتت جێت ناهێڵم. بادە ئەو وا دەڵێ دەمکوژێ ینی من چی بکەم نەچم؟ تەواو دەی بڕۆ دوامەکەوە زوو بڕۆ.